ئێمە لە ئەزمموی ڕابردوو ژنی کورد سەلماندی کە لەسەر ئاستی جیهانیش ژنی ئازایە، ژنێکی دڵسۆزە، ژنێکی مرۆڤ دۆستە. بۆیە بەشداری ژنی کورد وەکو ژنانی دنیا زۆر گرنگە، بەڵام تایبەتمەندی خۆی هەیە. ئیداری ترین، ورتر لەسەر بابەتەکان دەوەستین و دڵسۆزانە و بێبەرژەوەندی ترین کە لە هەمووی مهمترە. ژن بە شێوەیەکی گشتی کەمتر چۆتە ژێر کاریگەری بەرژەوەندیە تاکە کەسیەکان. بۆیە دەتوانێت باشتر ڕۆڵ ببینێت لە بەڕێوەبردننی وڵات و دەتوانێت باشتر و دڵسۆزانەتر قەرار بدات، چکە ناکەوێتە ژێر کاریگەری دوژمن، کەمتر دەکەوێتە ژێر کاریگەری دوژمن، کەمتر دەکەوێتە ژێر کاریگەریە بەرژەوەندیە تایبەتیەکانی. ڕاگەاندن لەوێ دەتوانێت ڕۆڵێکی زۆر گەورە ببینێت لەوەی کە هاوڵاتیانی کوردستان لەو تایبەتمەندیانە ئاگادار بکەنەوە کە ئێستا من باسم کرد. و لە حکومڕانی کوردستان ئێمە بینیمان پیاو هیچ نەما بەسەر کوردستانی نەهێنێ. بۆیە گرنگە کە ڕاگەاندن ڕۆڵی باشی هەبێت و حیزبەکان ڕۆڵی باشیان هەبێ و من دڵنیام شەقام لەوە تێگەیشتووە کە ژنان دڵسۆزانەتر و جددیتر دەتوانن ڕۆڵ ببینن لە بەڕێوەبردندا. بۆیە دڵنیام و باوەڕم بە شەقامی کوردی هەیە کە ئەو جارە دڵسۆزانەتر و جددیتر بیر لە هەڵبژاردن دەکەنەوە و بڕیارێکی ڕاست دەدەن و دەنگی باشتر لە جاران بەژن دەدەن. خۆی لە سیستەمی دیموکراسیدا چەکە بەهێزەکەی دەستی هاوڵاتی هەڵبژاردنە. گرنگە هاوڵاتی بزانێت ئەم چەکە بەکاربێنێ. من 4 ساڵ متمانم بەدەستهێنا نەمتوانی خزمەتی وڵات بکەم، نەمتوانی خزمەتی دۆزی نیشتیمانی و دۆزی نەتەوەی و دۆزی حکومڕانی لە کوردستان بکەم، دەبێت هاوڵاتی من سزا بدە. ئەمە بۆ هەموو حیزبەکان و بۆ هەموو کاندیدەکان لەلایەن هاوڵاتیانەوە ڕاستە. بۆیە یەک چەک لە سیستەمی حکومڕانی بەکاردەهێنرێت لە سیستەمی دیموکراسیە، ئەویش چەکی هەڵبژاردنە. هاوڵاتیان ئێستا بوونەوە بە سنتەری هەڵمەتەکانی هەڵبژاردن و بەڵێن و هەموو ئەو شتانەی کە هەن، من دڵنیام بەشێک لە بەرپرسانی پێشوو کە غەڵەتی گەورەیان دەرهەق بە خەڵکی کوردستان و دەرهەق بە نیشتیمان کردووە، ئێستا پەشیمانن لەبەرەوەی ڕوویان نییە بچنەوە ناو خەڵک. ئەمە زۆر گرنگە خەڵک لی تێبگا کە ئەوەی کە لە دەستێتی تەنها دەنگێک نییە و هیچ نەگۆڕێت، بەڵکو زۆر گرنگە و زۆر دەگۆڕێت. لە کوردستان بەداخەوە گەنجان و ژنان و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی هەراسان کراوە لە ڕێگای تداخلاتی دوژمنانەوە، لە ڕێگای خۆپەرستی دەسەڵاتداران و تێرنەبوونی دەسەڵاتدارانەوە بەداخەوە بەهۆی ئەو گەندەڵی کە دەیکەن ئەو تەماحکاریەکی ئێستا لە کوردستان بەڕێوە دەچێت. ئەمە گەنجانی هەراسان کردووە، گەنجانی بە جۆرێک لە جۆرەکان بێئومێد کردووە. گرنگێک کە لەم هەڵبژاردنە گەنجان بێئومێدیەکانی خۆیان فڕێ بدەن و بەجددی بە ئازایانە بە دڵسۆزانە شەڕی ڕاستکردنەوەی سیستەمی حکومڕانی لە کوردستان بکەن و دڵنیام کە هەڵبژاردننی ئەمجارە زۆر شت لە حکومڕانی لە کوردستان دەگۆڕێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و لە بەرژەوەندی گەنجانی کوردستان و لە بەرژەوەندی خاچی کوردستان دەبێت. ئێمە بۆ گەنجان یەکێک لەو شتانەی کە زۆر کاری لەسەر دەکەین ئەوەیە کە دەبێت مافەکانی گەنج لە مەسەلەی کار بێنە بەرقەرارکردن. دەبێت گەنجێک ئەگەر بە بێکاردانیشت نەیتوانی کار بەدەست بێنێ، حکوومەت کاری جددی بک بۆ ئەوی کە کاری بۆ پەیدا بکە، بۆی لە بوارێکی میهەنی پێی بگەێنێت. دەبێت سنوور دابنێت بۆ ئەو هەموو دەستی کاری کە لە دەرەوەی کوردستانەوە دەهێنرێت. دەبێت تواناکانی زانکۆکان بەرزتر بکرێنەوە. دەبێت ڕێگە بگیرێت لەو بازرگانیە ناشرینەی کە ئێستا بە زانست دەکرێت لە کوردستان. ئەمانە بەڵێنی ئێمن بۆ گەنجان، بەڵێنی ئەوە دەدەین کە شەڕی جددی بکەین تا ئەو کاتەی ئێمە دەتوانین کە عەدالەت بێنینەکایە بۆ گەنجان و بۆ ژنانیش بە هەمان شێوە. ئەوەی ئێستا لە کوردستان دەکرێت شێواندنی دۆزی ژن و
ئەو ئازادی کە ئێمە داوای دەکەین لە زیهنیەتی کۆمەلگا شێوێنراوە دەیانەوێت کۆمەلگا وا تێبگەێنن کە ئەوەی کە ژن داوای دەکات ببورن لە ڕێلادانی کۆمەڵایەتیە لە ڕێلادانی ئاینیە لە خیانەتکردن لە کۆمەڵێک پیرۆزیە نەخێر ئازادی ژن مافێکە کە بۆ پیا و دەستەبەر کراوە دەبێت بۆ ژنیش دەستەبەر بکرێ هیچ ئازادی خوازێکی ژن داوا ناکات پەرە بە بازرگانیکردن بە جستەی ژن بدرێت داوا ناکات کە بەناو مۆدێلێک ببێتە واجیهە و سیمای دۆزی ژن نەخر ئەمە ئازادی ژن نییە کە ئێستا لە کوردستان دەسەڵات بازاری بۆ گەرم کردووە دەسەڵات بە زۆر دەوێت بەسەر کۆمەلگادا بیسەپێنێ ئێمە دەمانەوێت ژنان ئازاد بن لە خوێندن ژنان ئازاد بن لە کارکردن ژنان ئازاد بن لە مافەکانیان لە ناو خێزان ژنان ڕێزیان لێ بگیرێت ژنان تواناکانیان بە هەندوەر بگیرێت ژنان ڕۆڵیان پێ بدرێت و ڕۆڵ ببینن لە باشترکردنی حکومڕانی و سیاسەتکردن و پارێزگاری لە وڵات لەم وڵاتە. من داوا لە خەڵکی کوردستان دەکەم کە بە ئومێدەوە لەو هەڵبژاردنە بڕوانن کە بڕیار بدەن بەڕاستی ئێمە دەبێت سیستەمی حکومڕانی لە کوردستان ڕاست بکەینەوە داوا دەکەم کە خەڵکی کوردستان بە ژن و گەنج و بە ساڵات و هەموو چین و توێژەکان بە گەرم و گوڕیەوە پێشوازی لە هەڵبژاردن بکەن ئەو حیزبە ئەو دەسەڵاتە سزا بدەن کە بەڕاستی هەموو شتێکی شێواندووە لە کوردستان دەستی ئێوەش خۆش زۆر سپاس.